بەڵێ بۆ قسەکردنی زیاتر گفتوگوی زیاتر لەسەر پرسی گروپی گروپە چەکداریەکان هێرشەکانیان بۆ سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە عێراق گفتوگۆکەین لەگەڵ بەڕێزە سیرال شەڕە لێکۆڵەری سیاسی ئۆمنی لە بەغداوە لەگەڵماندا بەڕێزە سیرال شەڕە سڵاوتان لێ بێم کاتتان باش وەکو ڕاوشکاری سەرۆکوەزیرانی عێراق دەڵێ ڕێوشوێنە گرنە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکان لە عێراق پێتان وایە حکومەتی عێراق بتوانێت گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵکە؟ بسم الله الرحمن بەناوی خدای گەورە و میهرەبان شەوی ئێوە باش ئەمڕۆ عێراق بە ڕاشکەوانە ئەگەر بڵێین بە یەکێک لە میحوارە گرنگەکانی ناوچەکەدا دەڵێت بۆیە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و هێرشەکانی سەر غەزە ئێستا لەسەر لوبنان و عێراق و وڵاتانی دیکەی ناوچەکە پێویستەدان بە خۆیاندا بگرن و پرۆژەیەک هەیە کە داوا لە گروپە چەکدارەکانی ناوچەکە دەکات بۆ ئەوەی هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. ئەمە لەوانەیە پرۆژەیەک بێت بۆ لەلایەن هەندێک لایەنەوە بۆ هێرشکردنە سەر ئەمریکا، بەڵام ئەوەی بەلای عێراقەوە گرنگە بەلای حکوومەتی عێراقەوە گرنگە ئەوەیە کە ڕێگە نەدات عێراق پەلکێشی ناو ململانیەکانی ناوچەکە بکرێت ئەوەی گرنگە ئەوەیە کە پرۆژەی داهاتووی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە چییە؟ لە کاتێکدا ئێمە دەزانین کە دوو فڕۆکە هەڵگر لە ڕەوانەی ناوچەکە کراون، لەوانەیە ئەمریکا پرۆژەیەکی هەبێت دوای 7 ئۆکتۆبەر. بۆیە کاتێک گروپە چەکدارەکانی مقاومە ئیسلامی لە عێراق ڕایگەیان کە ئێمە دەستەوەستان نابین، ئەوە بەدڵنیاییەوە کە ئەوان باڵانسی مانەوەی خۆیان لە ناوچەکە ڕادەگرن. لە هەمان کاتدا چەند تەحەدیاتێک ڕوبەڕووی سەرۆکوەزیران و هێزە چەکدارەکانی عێراق بوونەتەوە. ئەمە پێویستە لەسەری کە ئەو هێرشانە بوەستێنرێت چ بۆ سەر بنکەی ڤیکتۆریا یاخۆت لە بەغدا یاخۆت لە حەریر یاخۆت لە ناوچەکانی دیکە هەروەک کاتێک ئێمە باس دەکەین باسی ئەوە دەکەین کە ئەو حکوومەتە سەر بە چوارچێوەی هەماهەنگیە پێویستە هێزەکانی چوارچێوەی هەماهەنگیش پاڵپشتی لەو حکوومەتە بکەن بۆ وەستاندنی ئەو هێرشانەی سەربنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناو عێراق یاخۆت لە باکوور لە هەرێمی کوردستان و ڕۆژئاوای عێراق. بەڵێ شەوی ڕابردوو سەرۆکوەزیرانی عێراق لە هەولێر بوو، دیداری هەبوو لەگەڵ سەرۆک بارزانی و هەروەها سەرۆکی هەرێم و سەرۆکوەزیران مەسرور بارزانی. لە کاتی ئەو لە هەولێر بوو بە درۆن هێرشکرایە سەر فڕۆکەخانەی سەربازی هەریر. بۆ لەم کاتە ئەمە پەیامێکی تێدایە؟ من باوەڕ ناکەم، چونکە یەکێک لەو تەوارانەی کە لە هەولێر لەگەڵ بەڕێ سوودان لەگەڵ بەرپرسانی هەرێم تاوتوێی کرد پەیوەست بوو بە نەوتی هەرێمی کوردستان و دواکەوتنی موچەی فەرمانبەران. بۆیە من لەو باوەڕەدا نیم کە ئەمە پەیامێکی تێدا بێت بۆ بەڕێ سوودانی یاخود بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە ئامانجگرتنی بنکەی سەربازی هەریر، بەڵام ئەم هێرشانە پەیامێکە بۆ هێزەکانی ئەمریکا کە لە بنکەی حەریر و ناوچە بنکەکانی دیکە هەن کە بۆ ئەوەی پێیان بڵێ کە ئێمە دەتوانین دەستمان بەو بنکانە بگات و دەتوانین بە ئامانجی بکەین، بەڵام لە ڕێگەی درۆنێکەوە و درۆنەوە ئەو شتانە ئێمە باسی ئەوە دەکەین ئەگەر عێراق خوا نەخواستە پەلکێشی ناو ململانەیەک بکات مەبەستیان ئەوەیە کە دەیانەوێت پەیامێک ئاراستەی ئەمریکا بکەن لەوەی کە لە ئەگەری ئەوەی کاتێک عێراق چووە ناو ئەو ململانیانە ئێمە دەستمان بە هەموو بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە دەگات. بەڵێ پێتان وایە کە تا ئێستا ئەمریکا وەڵامێکی زۆر تند و دیاری نییە بۆ گروپە چەکدارانە بۆ ئەوەیە ناوێت شەڕی ئیسرائیل و حەماس فراوان بێت و عێراقیەوە بگلێ؟
ئەمریکا نایەوێت چوارچێوەی جەنگ فراوانتر بێت بە دڵنیاییەوە ئەمڕۆ کاتێک تۆ بەرەیەکی نوێی جەنگ دەکەیتەوە بۆ زیاد دەکەی بۆ بە جەنگی غازا ئەوە دەبێت وەک دەزانین جەنگەکە زۆر تند و تیژی گەورەی تێدایە وەک دەشبینین لە وڵاتانی عربی و عێراق و هەتەنانەت لە خودی ئەمریکاش دەبینی چەند خۆپشاندان ئەنجام دەدرێت بۆیە لێکتێگەیشتنێکی زۆر بەرز لە نێوان ئەمریکا و سەرۆکوەزیرانی عێراقیشدا هەیە لەبارەی ئەوەی کە ئەو هێرشانە کەم بکرێنەوە بۆ سەر بنکەکانی ئەمریکا بۆیە تا ئەم ساتە ئەمریکا نایەوێت هیچ بەرەیەکی دیکە بۆ بەرەی غەزە زیاد بکات و هەوڵەکانیشی بۆ هێورکردنەوەی دۆخەکە و ئازادکردنی بارمتەکان دەستی بزوتەوەی حەماس چەت کردوتەوە هەروەها دەیەوێت هێرشەکانی سەر فەڵەستینیش لەلایەن ئیسرائیلەوە کەم بکاتەوە چونکە ئەو دەزانێت ئەگەر چوارچێوەی جەنگەکە فراوانتر لێکرا ئەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێتە ژێر هەڕەشەوە و وەک دەزانین هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە هێزەکانی دەڵتا یاخۆت هەروەها چەندین هێزی نوێی ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە ئەمە وەکو هۆشدارینە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەوەی کە ئەگەر ناچار بێت ڕوبەڕووی گروپەکانی مقاومە ببێتەوە ئەوە ئەو کات من لەو باوەڕەدام کە لە ئەگەری هەر ڕووداوێکی لەم شێوەیە ئەوە زۆر تند و بەهێز دەبێت بە تایبەت کە ئێمە باسی فڕۆکەی F-16 دەکەین یاخود جۆرەکانی دیکەی فڕۆکە ئەمریکیەکان کە هاتوونەتە ناوچەکەی و هاتوونەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان لە ئەگەرێکی لەم شێوەیە جەنگێکی خوێناوی بەڕێز ئەسیلەر شەڕە ئەگەر هێرشی گروپە چەکدارەکان بەم شێوەی ئێستاوە چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام بێت بۆ سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا پێتان وایە ئەمریکا فشاری سیاسی یاخود ئابووری بۆ سەر عێراق زیاد بکات؟ باڵێ بەدڵنیاییەوە ئەگەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە ڕوبەڕووی هێرشەکان بوونەوە من مەبەستم ئەوانەیە کە لە سووریا و عێراقن بە تەکید و بەدڵنیاییەوە عێراقیش ڕوبەڕووی لە دەرەنجامی ڕەفتارەکانی ئەو گروپە چەکدارانە حکوومەتی عێراقیش ڕوبەڕووی سزای ئابووری دەبێتەوە لەوانەیە بگەڕێنەوە بۆ بەندی حوتەمی جارنامەی نەتەوە یەکگرتووەکان بەدڵنیاییەوە لێرەدا جۆرە گوشارێک و پەستانێکان لەلایەن ئەمریکیەوە هەروەها وەک دەبینین لە ڕووی دراویشەوە چی بەسەر دیناری عێراقی هاتووە و ناسەقامگیری زۆر لە بازاڕی دراوی عێراقیدا هەیە بەهۆی ئەوەی کە بڕێکی زۆری دۆلار ڕەوانەی عێراق دەکرێت و لە ڕێگە بە قاچاق بردن دەبرێتە دەرەوە بۆیە من لەو باوەڕەدام ئەگەر ئەو گروپە چەکدارانە لە هێرشەکانیان بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و سووریا بەردەوام بن ئەوە چارەیەکی خراپتر چارەنووسێکی خراپتر چاوەڕێی بازاڕی دراوی عێراقیش دەکات و چاوەڕێی ئابووری عێراقیش دەکات بۆیە من لەو باوەڕدام کە حکوومەتی عێراق هەروەها هیواداریشم کە فۆکەسی زیاتر بخاتە سەر ئەو خاڵانەی کە دەبنە ڕێگر لە بەردەم لە ڕێدابردننی عێراق بە ئاقارێکی خراپی ئابووری و ئەمنی و جیاوازەکە شەڕە لە کۆڵەری سیاسی ئەمنی لە بەغدا لەگەڵماندا بووی سوپاس بۆ شیکاریەکانتان.